سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێزی شار پرێس، من هاوکار عیزەت لە شاری بەغدای پایتەختی عێراق لە دیدارێکی تایبەت لەگەڵ بەڕێز فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد گفتوگۆ لەبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق دەکەم. لە چەند ساڵی ڕابردوودا بەردەوام پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد باسی گەرمی میدیا و شەقام و نخبەی سیاسی بوون. دەستەبژێری سیاسی و سەرکردەی هێزە سیاسیەکان بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق، بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین قسەیان لەبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقەوە کردووە بۆ ئەوەی بگەنە چوارچێوەیەکی هاوبەش بۆ ڕێخستنی پەیوەندیەکان لەسەر ئەساس و لەسەر بنەمای دەستوری عێراق و پاراستنی مافەکانی گەلی کورد لە چوارچێوەی ئەو دەستورەدا. زۆر کات نیگەرانیەکان لە هەرێمی کوردستان و لە بەغداشەوە پەرەیان سندووە لەبارەی پابەندەبوون بە دەستور و پابەندەبوون بە مادەکانی دەستور لەلایەن حکوومەتی عێراق و لەلایەن هەرێمی کوردستانەوە. ئەو نیگەرانیانە زۆر کات لێدوانی گرژ و توندی بە دوای خۆی داهێناوە لەلایەن بەرپرسانی هەردوو لاوە، بەڵام سەرنجام هەموو کۆکن لەسەرەوەی کە دەبێت کێشەکان بە شێوەی ئاشتیانە و بە گفتوگۆ و لە چوارچێوەی مادەکانی دەستوردا چارەسەر بکەن. هەموو ئەم تەوەرانە دەکەینە گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز کاک فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک فارزم کاتت باش. هەموو کات باش. زۆر سپاس بۆی کە ئەم دەرفەتە ڕخسان بۆەوەی بە وردی گفتوگۆ لەبارەی ئەو کێشانەوە بکەین و ئەو پەیوەندیانە ئەو تەوەرانەی کە باسمان کرد کە ئێستا زۆرترین چاوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر بەغدا و لەسەر ئێوەیە بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارانە بزانن کە ئاخۆ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد بە چه ئاراستەیە گەڕۆن. لە چەند ڕۆژی ڕابردووە دەست پێ بکەین کە بەهۆی بڕیارێکی دادگای ناوبژیوانی پاریس جۆرێک لە نیگەرانیەکی قوڵ لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بوو کە بڕیاری ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بوو لە ڕێگەی بۆری جەیهانەوە و گێڕانەوەی هەناردەی نەوت بۆ دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی. ئەم بڕیارە تا چەند جێگەی ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو نیگەرانی زۆرەیان هەبێت و ئەو ترسیان هەبێت کە گەورەتی سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان کە نەوتە لەژێر مەترسیایە. جارێکی بخێر بێن ڕەمەزانە هەوە هەموو خەڵکی کوردستانێکی پیرۆز بێت. طبعاً پشتی ساڵا 2003 و سقوطە یانژی ڕۆخانە ڕێژێمە پێشوو ڕێژێمە سەدەمی هەموو نیاز و نیەت ئەو بوون حکوومەتەکە یان عێراقەکە تازە بێتە بیناکردن سەر ئەساسێک و هاوڵاتی تێدا ئیتر کورد بێت شیعە بێت پێکهاتین تر خۆ تێدا غەریب نەبین مەزلوم نەبینن. سەروی ئەساسیی سەرکردەتیا کوردستانی ڕەحمەت بمام جەلال و جانەبی سەرۆک بارزانی و قیادە کوردستانی بەرە بەغداتن بۆ هەندێ vê عێراقا تازە ئاواکەن و ئەساس بیناکردناوێژی هەم بابەتی یەکەم هەنگاو ئەو بوو کار بۆ دستورێکی هاتە کردن و زێدەتر 80% دەنگی خەڵکی عێراق دەنگ بوودا دیفی دستوری یعنی ئەو واجبات و حقوقت هەموو پێکانات مکونات و پێکاتی خەڵکی عێراقی هاتن دیارکردن دیساش ئەساس ئاواکردنا پرۆسا سیاسی سەرسێ شەنگستێت دیارکرا بکویک شراکەتە ڕاستەقینە بوو یەک تەوازن بوو یا دیشت توافق بوو جێداخیە ساڵ دوای ساڵێ تا گەشتیە حدێکیتی ئەو پرۆسا سیاسی و ئەو ماوەدەیەن و پرۆسا سیاسی سەرهاتیە ئاواکردن ئێتی هیچ قیمەت نەما بڕاستیش لایە دەسەڵاتدارێن بەغدایەوە و هات شوێن بێژن انحراف بوونش مەسارێ ڕاست بەر بنا دەولەتی ئیتر میزاجی شخصی و ئاواکردنا مؤسساتە ئاواکردنا دەولەتی ئاواکردنا سەر ئەساسێ ولا بۆ شخصی ولا بۆ مکونێکی بۆ شیریکێن ئەساسیین وی وڵاتی هاتنە پراوی سێخستن بەرنجی بەرە نە ڕێزل دستوری هاتنە گرتن نە ڕێز شیلوان بنەما هاتە گرتن عێراق بەرە قۆناغەکە خراپ چوو نەک ئەو عێراقا هەموو هاوڵاتیەکی یان هەموو لایەنێکیان هەموو پێکهاتێکی هزر بود کرد ئەو شەڕێ هاتێکردنیژ لەگەڵ خەڵکی کوردستانی جێداخێ ڕێزنەگرتن بوو تایبەتمەندیە خەڵکی کوردستانی و تاکە هەرێمەکە چارچۆفێ ئەوێ عێراقا تازە عێراقا فدرالی اتحادی
كو أو الدستور رزل هاتا قرتني راسي جي و أو لاين مقصر جبت جكرنا الدستوري ده لاين اتحادي بو شو أو مسؤول جبت جكرنا الدستوري أو مسؤول جبت جكرنا ياسان البرهندجي همو هولك هذا داني كو هولا بجوكرنا هاري ما كرساني بتداني طبعا خلقي كرساني وكو تايد مدبندياخو هندك حقوق مستحقات الدستوريتين يتر بعض كيش هبوني تاريخي بونا بعض كيش هبونش نتيجة بروسيس سياسي عندك كيش بيدا بوش نتيجة الالتزام كرم دستوري تاقش هند جار بيواندين هري ما كرساني ديال بغداد تأسك دباج دبو هندك قونا غدا أسك خراب دبو هندك قونا غدا أسك زيرو دبو وتقونا غداش أسك جير زيرو دبو كومدي شازي أكتوبر روبر إكتربون يتر همو هولا قدا هاد ندانش همو ريكي بهنده هرم كردستان او حقوق خوي الدستوري بكار نينن شو انا اجي حكومات مؤسسات عسكري سلطه قضائي همو وكو امرازك هادنا بكار ايناني برهندجي زور خلق حق غدر الخلق كرساني هات يكنيجي وان بابتن كو زور باس اللي تذكرني بابت رنجا نفط وغازيا ايك شوان كيشا كو او بابت بميتون برب چاره سرين نبونا ياسايكيه يعني شي التزام نبون ايش طرفي يكون من اماجد حكومتها اتحادي او ركفتنا هاتي كنسر او مسوده هاتي اماده كريش لاين السياسي بوبابتي نفط وغازي نو كاجي كارتي تكني بوندي او بروجا ياسا جيب بوندي او كيشه بين الجاره سركرن او بريار هاتينا دارج تصورا ما بريار غدرك امازون بالخلقي كرساني هاتي كرني بريار بنا نفسك سياسي بعد كاز سياسي وبوندي بنا زتر خلقي كردستان كار إنا ناوان حقوق هو الدستوري لابد بلام أكيد خلقي كردستاني ولا عين السياسي وحكومة هاري ما كردستاني رجل السرهندة دفاع الوان ما في هو الدستوري بكت مادام أو بريار بغدرك لهولات يعني هريمي كردستان زاني كواتا نيجراني كان خلقي هريمي كردستان لجي خوي دايتي أو إيكا نیگەرانن و ترسیان هەیە کە گەورەترین سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان لەدەست حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان نەمێنێت جارێ ئەو نیگەرانی حەقی خەڵکی کوردستانیە و نەک خەڵکی کوردستانی ڕەنگە هەموو لایەک بهۆندێ کۆ خەماوان بیناکردنا کوردستانی حەقی وانە کۆ نیگەرانی هەبن دەمێت تەجاوز سەر حەق و حقوقتوان بێنەکردنێ ئەم بەردەوام وەکو حکوومەتە هەرێما کوردستانی دیسەش لاینی سیاسی لاين البيميندار العراق شلاني حكومي بدش لاين السياسي بدهم أمان كشا بريكا راست بين تارا سركين سر بنماي دستوري وكو جنابي وش قطر بردام حكم شان حكومتها هرم كردستان البغدادي بهند جانا تارا سوريا ديساش وكو اف حكومتها تازه بريس شياع كو ام وكو لاين السياسيه اساسيه كردستان تش بارتيا تش ايكتي بجدارن حكومتها ده دوش بجدارن بتحالفها اداره كرنا دوله ده كو در انجام وی ام حکومت اجدای بو هات تشکیل کردن سر اساس منهاجك حکومی رکبتنا کا سیاسی کوته د مجموعه خاله یا هات یکو نقش ریگا يعني خالد الطريق مود اوان كيشا چاره سركن چكيشن سياسي بن چكيشن امني بن چكيشن اقتصادي بن كارد دگنه و چند لجنه جتاتين تشکیل کردن حکومی بو بما بس بله كاك فارز من او مدتيك لبغداين بشكل زور ل سەرکردە سیاسیەکانی عراق شیعە سونە دواندوومانن قسەمان لەگەڵ کردوون هەمویان کۆکن لەسەرەوەی کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد ئەبێ ڕێک بخرێنەوە و نیگەرانیەکانی هەردوو لا تا ڕادەیەک لە جێی خۆیدایەتی بەڵام سەرنجام ئەبێ هەرێمی کوردستان و عراق لەسەر ئەساسی جێبەجێکردنی ڕێکەوتنێک بۆ میزانیە بۆ یاسای نەوت و گاز بۆ جێبەجێکردنی دەستور لەسەر مێزێک کۆ ببنەوە و بگەنە ڕێکەوتن لە هەمان کاتا بینین لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆرترین جار وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان چ سیاسی چ ئیداری هاتوۆتە بەغا و لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا کۆبووەتەوە ئەم نیەتە لە لایەن بەرپرسانی سیاسی شیعی و سونی عراقەوە تەنها بانگەشەیە تەنها وتنە بەبێ کردار یان ئێوە نیەتێکی فعلیش لە پشت ئەم قسەیەوە دەبینن يعني السياسة واستراتيجية حكومتها هاري متهيبت كابينة نهي والسياسة بريس شخصي سلوكي حكومتي كاك مسروق بارزاني أو بوياك والبغداد كيشت هاري مع كردستان بين تشار سركرن
و یەکەم سەرداناویژی پشتی دەستکار بووی وەکو سۆندا یاسایی بەرامبەر پەرلەمانی کوردستانی خواندی و بزان پشتی 10 ڕۆژە سەردانا بەغدایە کرد و دیسا ینی کۆبوونەوە گەل هەر چهار سەرۆکاتیان قال السلطة قضايل قال السلوكي حكومتي أو كاتا عادل عبد المهدي قال حلبوسي قال يعني سلوك كمار دانشتن أو بابته هاتنا مناقشة كينو وأبخو خوجي أكاد إشارة بيبدن رسالة كاد تبوش سلوكي حكومتي بو شقامي عراقي بو نخبة سياسي بو حكومتي بو دصال بو العين السياسي كو أم جدينا بهند البغداي كيشتخو چارە سەرکن و ئەساسی چارەسەرکردنا کێشاش دەستوری خەڵکی عێراقی دەنگ سەردایی و پرێکا دانوساندنێت باشر واتە یەکەم سەردانا بەرێز سەرۆکی حکوومەتی بوو لایەنێکی دی نەبووە بۆ وڵاتین عەرەبی نەبووە بۆ ڕۆژاوا نەبووە بۆ ئەمریکا نەبووە بۆ ئەنقەرە نەبووە بۆ تەهرانەوە بۆ بەغدا بووە ئەمە خۆشی ڕیسالێک بوو دەبێ شلایەن عێراقی هات باید استثمارکردن هەر دەستپێکێژی مە دەست پندێ کرد و ئەوان کێشان بێنە چارەسەر بەرەندێکی حکوومەتە هەرێما کوردستانê تیمên تایبەت هاتنە تەشکیلکردن هاتنە بینایەتی بۆ چارەسەرکردنا بابەتی میزانیە بابەتê نەفتیە بابەتê مادê 140 بابەتên ئەمنیە دیساش ئەو ئاساییکردنا ناوچەی کوردستانیە دەرەوەی ئیدارە هەرێما کوردستانê ku ئەو دۆخوا پشتی 16 ئۆکتۆبەری هاتیە سەپاندن و چەند کۆمبوون و سەروەختی عادل عەمەدی چەند کۆمبوون هاتنە ئەنجامدان چەند سەردانی هاتنە کردنجی چ بۆ بەغدایە چش بەغدایە بۆ هەولێرێ و بەوارێ موازنەیەدا و نەفتەیەدا چاوا مامەلەکردن گەل بابەتê داراییە هەرێما کوردستانê چارچۆفê بۆ جێدا ئەم گەشتە ڕێککەوتنەکە نهایی زۆر باشی بەڵام جێ داخیە ئەو پێشاتێ ناخوازیارن عێراق ڕووبەڕوو بووین شۆڕەشە بەناو ئۆکتۆبەرێ و ئەو خۆپێشاندان و ئەو ئێستەرابات کو ji derîncamê wê berêz Adil Emdî dest karkêşa û kabînawî hate îqalekirin em birine ser xala sifrê dîsa ser wextê berêz Kazimî ji danûsandin berdewam bûn êk ji wan karên yan hikûmeta Herêma Kurdistanê an ew babetê ku hesab destkeft her çende nehatiye cêveceyîn babetê rêkeftina Şingarê bûye ku êkê 2020 هاتي مذاكرين بين حكومة هريما كردستاني وحكومة اتحادي كو بريس ريبر احمد وكو وزير ناخو راستا خو اشابه بملفيت كر راستا بابتنا هاتي جبجين تانو كيجي هندك كيشا يعني هندك استاين هندك لاين حسناك جبتن بلام خو خوجي هنگاوك ببرف چاره سريا وان كيشا واساي كرنا وان بيوان ديال نو كيش سر وقت بريس سوداني كو او منهاج حكومي و ركبتنا السياسي كو بو انا اساس بو دانوساندنا يكم جار بو كو تيما كا تايبتش حكومه اتحادي بيت تشكيل كن دي امر ديواني 22 اكل شاصي يازده كو تايبت بو دانوساندن اللي حكومه هريما كردستان بيشتر دانوساندن هبويا همو جاركي شخصك اداره و دانوساندن بلام نوكه هاتيا رخصتن بريس دكتور محمد تيما كو جيجري سروك وزيران وزير بلانداني اندامي وزير نفطيه وزير دارائيه رقابه ماليه مستشار سروك وزيران همو يعني هاتيا رخصتن بو هند تايبت من دانوساندن الجل حكومه هريما كردستان كن في تشارچوفيجي سرباوات الموازنه ام جيشنا اتفاقكي يواتي به هنگاوا كباشه برب آسایی کرنا وان پیوندی جنابت آماجه بداین بابت نفت و غاز یک اساسی مشکلان بین هبلیر و بغداد دیسا شرکت هایبت شویل جنا سریکی هاتیا پک اینان و کاری باشه کرین یعنی او مسوده هاتیا اما سر مبادی اساسی پک هاتین دست دارشتنا وان ماده کری قناق کا باشه چونه پیش بابت دروازه حدودی چهات مملکت کرن الجل دروازه دهاتیا دیساش بینگاوید باش چاره سری اوه همو هول لكن حكومة هريما كردستاني وزقت حكومة هريما كردستاني والعين السياسية كو بجدارت اوي تحالف ادارة الدولة ده بهندي اف كيشين قال هرمي بينا چاره سر كرن وتصورت كمجي نيتك باشا وإراداك باشا حكومة هريما كردستاني هي بلام سوداني جيش وكو سوق وزيران شخصك إيجابية همو هولا كدد بهندي اف كيشا بينا چاره سر كرن بلام وير همو هولاني كباست كرت هێشتا دۆخی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق دۆخێکی نائاساییە و کێشەکان لەبارەی نەوت و غازەوە لەبارەی بودجەوە لەبارەی جێبەجێکردنی مادەکانی دەستورەوە هەروەکو خۆی ماوەتەوە
بەردەوامبوونی ئەم هەوڵانە بەم جۆرە وا لە هەردوو لا ناکات جۆرێک لە دوورکەوتنەوەیان بۆ دروست بێت لە بەرەوەی هەوڵەکان هیچ ئەنجامێکی چاوەڕانکراویان نەبووە نەخێر چ چارەیە دینین بۆ چارەسەرکردنا کێشە ئێلە دانوستاندن بن وەمە قەناعەتە پندی هەیە تاکە ڕێگا بۆ چارەسیراوان کێشان دانوستاندنە و دیساش دستور وەکو سەقف و منهاجی حکومی ئاڕکردنا سیاسی وەکو ئەساس ئەم بەردەوامن دیساش وەکو من ئاماژە بدای قۆناغێت باش بابەتی داراییدا موازنەی دەمە ڕێککەفتناکردی چاسەرە دلیل یەل وەزع دارایی هەرێما کوردستانی بێتەکردن دیساش بابەتێ نەفت و غازێ خەریکی ئامادەکردنا پرۆژە یاسایەکی نەکود ئەوان کێشن کو هەرێما کوردستانی دوی بۆیە ڕۆبەرۆ بووینان ئەو فشارە دژاتیە هەرێما کوردستانی دەکردێت دێ چارەسەریەک ئەو دەرگە دێتە داخستن خۆی محاولەکە بەڵام پێویستە ئەم وەکو حکومەتە هەرێما تایبەتی حکومەتە هەرێما کوردستانی قووەتتر بن پیسە خەڵکی کوردستانیش لایەنی سیاسیت کوردستانیشی یەک ڕێز بن دەمە سەر بابەتی بەقۆتبوونی هەرێمی کوردستان و یەک ڕێزی بەڵام زانیارەکەیە کە بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نامەیەکی ورد و پڕ لە داواکاری و وردەکاری بۆ بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ناردووە ڕستەیەکی تێدایە کە بەڕاستی لای من جێی سەرنجە بەپێ ئەو زانیارانی لای منە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان زۆر جەختی لەوە کردوێتەوە کە سەبارەت بە بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس حکوومەتی عێراق جێبەجێکردنی بڕیارەکەشە پاراستنی مافی دەستوری هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت ئەگەر نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێت لەژێر ڕۆشنایی ئەو ڕستەیەدا مافی هەرێمی کوردستان مافی وڵاتانی هەرێمی کوردستان پێشە لەکرێت جای بابەتێ نەفتێ بابەتێ حقوقیت خەڵکی کوردستانیە ڕاستی ئەگەر التزام دستوری بێتەکردنێ ئەو مافێت دستوریت بۆ خەڵکی کوردستانی هاتنە دیارکردن چاو ئیدارەکردنا یا مشارەکەتکردنا ئیدارە ملەفی نەفتێدا ئەکید هیچ کێشە نابن دانوستاندنی مەلگە حکومەتە ئەتحادی سەر بواتینە دوش ئەو بڕیارە هاتیەدانی قرارە باريس تنها تأثير خليج كردستان نكو يعني حريم كردستان بالعكس سياتر تأثيرها دولة عراقي كيري حكومة اتحادي كيري وأفرو حكومة اتحادي بخوخو يفشاري سر حكومة حريم كردستان اللي وين دانستان دنا بيكن وهم دي مخرجك يبدوز نبا چونكو بابوري عراقي وكو عربي اقتصادك الريعية تنها اعتماد دا إيرادات عراقي سرفروشنا نفتيه او بارا مخرجك ببي راكوتني كينوي يعني ببي او بريارة با يعني وكم من أماجدة نطبين صديان زيادتر أو إيرادات العراق احتمال يصير أو باريش يعني أو إيرادات فروشنا نفتت موازنة 2020 أو أنو كهاتي هنارتنش لا حكومة الاتحادية البرلماني سر 3 مليون و 500 هزار روزانة دبيت العراق نفط فروش حتى بشيت أو موازنة تأمينها ومبلغ هر چنده شي 6 تريليون تداش أزاهي شو 3 مليون و 500 400 هزار برميل نفط كردستانية ديساش أو بر نزيك 6 هزارش نفط كركوكية واتك اف 400 زائد 500 بيترا راساندن وات 20 25 نفط عراقي هترا وصاندن او دهاتيه بو عراقي نابتن وات او عزاد زيدت العراق توشي كيشات برندش امي هولدن بريكك اوي كيشي چاره سربكن تجاوز سر حق ومستحقات خلق كردستاني الدستوري نهتكرين وكيجي چاره سربت دسوش سبارت بهزبوني هرمي كردستان ونوێنەرایەتی هەرێمی کوردستان لە بەغدا بەوردی ئەگەر باسی بکەین لە ماوەی 6 مانگی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دوو هێزی دەسەڵات لە هەرێمی کوردستان پەیوەندیەکی زۆر خراپ زۆر ئاڵۆز زۆر کات تۆمەتبارکردنی یەکتر بە تۆمەتی گەورە بە دەستەواژە دروستەکە بڵێن پەیوەندیەکی زۆر دوور لە یەکیان هەبووە ئەم دوورکەوتنەوەی پارتی وەکێتی و ئەم گرژای نێوان پارتی وەکێتی تا چەند کاریگەری لەسەر نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر دۆسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا هەبووە ئایا ئەکرێ بڵین لە ماوەی 6 مانگی ڕابردووە ئەگەر پارتی وەکێتی لێک نزیکتر بوونایە ئەکرا ئێمە دەستکەوتێکی ترمان هەبێت وەکو سەربوو وەکو تەجروبەش پێشتر ئەو وەختێک
نيلين خلقي كردستان البغداد يك رئيس بونا يك دنگ بونا الجير تشتركي بونا تحالف كردستاني همو دست كفتت خلقي كردستاني تي وقتي بونا بش او ريك ريزينا ماي يان ما نشام دست كفتت خو زيدكين يان ما نش عندك دست كفتت خو باريسي براسيش نوكش او كيشين هر چند او سؤالك زياتر حزبيه دبيت بدراس تكرن بولاين السياسي بلام اكر ام يك رئيس نبن اكيد لاين ديجي نرزيل مدقرن باشا او جرأة دوام بيدا بهند زيادة تجاوز السر ما في مساحات يعني دستور خلق كردستاني بكن ما في دستورية خلق كردستاني تصور ذاك أبي تأثيرها كري يعني جاء داخل هند جاء كاس بيجم كو رنج اللاين السياسي كردستان أو كو هم يعني ناكو كيل قال يكين وضع هندك لاين رنج بيوان ديوان قال لاينك السياسي عراقي بقوتر بيش قال لاينك عن أسايتر بيش قال لاينك كردستاني هرچند مصير ما يخلق كردستاني يكبت دوامش اكي وضع كردستاني تكشد لسر هم لاينك تكشد برهندي خلق كردستاني شايسي هندية شايسي زدير أم يك ريز بين وهندي او ناكو كي تصورا من شرامان بونينا لا اكيد داين وهندي ارمان جا سركيا خلق كردستاني كو ابيك يعني خلق هريما كردستاني باريزن بنقونا كا باشتر وعراق جبلته كي ولاتك سوبرايز انا تصورت كم افرو وضعك نازاني سوبيني دي بربچ ارستيك برهندي بيتو همو جاركي همو وقتك يجي آماده بي بو هر بخورينكي اتر او بخورين برب ارستيكا باشتر يعني خرابتر باشتر بهندي استفاده ليه بكي خرابتر جي بهندي توش نبي مشاكل زيادتر واجبه سر قيادات سياسيه كردستان العين السياسي نابين اخوان كيشا جرى سفكن بهندي بتر خدمه خلقي كردستاني كو تصورتكم خلقي كردستان شاي سهنديه كو اول مشاكل او برجون دي تسك لا اكيد کاک فارز لە چەند ڕۆژی ڕابردوو یاسای هەڵبژاردن لە پەرلەمانی عێراق پەسەند کرا و لە دوای تێپەڕاندنی یاساکە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەکەیان بە ئاراستەیەک باسی لە لەکەوتەکانی یاساکە کرد چ بە زیان چ بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر واز لە هەردوو بەیاننامەکەی فراکسیۆنی پارتی و یەکێتی بهێنین بەڵام تۆ وەک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد ئەو یاسایە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە لە چیدا و لە زیانی خەڵکی هەرێمی کوردستانە لە چیدا بەتایبەت بۆ ناوچەکانی مادەی 140 بەتایبەتر بۆ کەرکووک زاني بغداد جنگه کا تایبەتە بیئێکا تایبەتە دوش توی دانوستانێت وەکو کوردستان خەڵکی کوردستانن گەل زۆر لایەنە و عێراق جی مەلعەبە لاعب نییە حتا لایەنی سیاسی لایەنی دەربێش تەسیری لەسەر عێراقی برهەندێ وەکو تۆ هەر بابەتێکی تۆ ئاماژە پێ بدی یان تو کار بۆ بکەی تۆ نەت تەنها لەگەڵ تەرەفێکی عەرەبە یانشی بەغدایە احتیکاکێکی بابەتی دانوستاندنە سیاسەتی داعش وایە هەموو شتێک دلێتە نابێت ڕەنگە هەموو شتێکی دەستی منە پێمان خۆش بە وەزعی کوردستان بکە باشتر بە پێمان خۆش بی ئەم مەشاکلە نەبان پێمان خۆش وەزعی عێراقی باشتر بە بەڵام عێراق ئەبێ ڕەنگە ئەو یاسایە طبعا هەردوو لایەنی سیاسی پارتی و یەکێتیژی واس حاضرژی بوو من ئەنجومەنی نێران کە پێش جەلسێژی چنە جەلسێڤە خومنەکە هەوو بەش هاتە کرد ئەس ئامادە بووم بەرێز دکتۆر خالد شوانی کاک ڕێزا ڕابی حەلگەل فەراسیۆنە پارتیەمە ئامادە بوون مناقەشە و یاسای هاتە کرد و هەردوو لایەنیش متفق بوون دوش نیساب تەواو بوو ینی سیوا ئەم وەکو کورد یان وەکو کوردستانی چ پارتی چ یەکێتی بەشدار بووان یان بەشدار نەبووان نیساب تەواو پێویستی بە ئێمە نەبوون تۆ مەجبوری بەشدار بی عەلەقەل زەرارێکی هەین بکەی تۆ پرسیارم ئەو یاسایە هەموو حەزت مە تێدا جێگیر کرد نەوەڵڵا بەڵام واقعەوە بوویە ئەگەر ئەوە نەبا دا خراپتر بێت ئەکید باشیش بووینە خراپیش بووینە ئیترمیتن ئەگەر vê yasayê de jî li hatû hilbijartinê taybetî ew navçeyên Kurdistanî eger yek qaîme yek lîste bênexwarî ekîdî qazame baştir eger yasayeka misalî jî bitin belam em yek rês nebin boşûnê cida bin layên cida bin tesewwur dikim wezeme zûr baş nabit. بەڵێ لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 عێراق 12.67 پشکی هەرێمی کوردستانە
بەپێی ئەو ژمارە و داتایانە زیاتر لە 24 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستانە بێت بۆ ئەم ساڵە ئەگەر هەرێمی کوردستان پابند بێت بە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی سۆمەوە. نیگەرانیەک لە ناو شەقامی هەرێمی کوردستان هەیە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێت پابند بێت بەم پرۆژە یاسایەوە نەوت ڕادستی سۆمە بکات و سۆمە بینێرێت لە بەرامبەر عراقیش ئەو پشکە ناداتە هەرێمی کوردستان. نیگەرانێکی تریش کە بەپێی هەندێک زانیاری بەشێک لە پەرلەمانتاران و بەشێک لە هێزە سیاسیەکانی شیعە لە عێراق لە هەوڵی ئەوەدان بەشێک لەو پارانەی کە لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان لە عێراق و هاتۆتە هەرێمی کوردستان لەو پشکە بیبڕن. ئەم زانیاری تا چەند لای بەڕێستان هەیە و نیگەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند جێگەی ئەوەیە کە نیگەران بن لەوەی کە حکوومەتی هەرێم لەوانەیە نەوت لە ڕێگەی سۆمەوە ڕەوانە نەکات. جارێ ئەف پرۆژە هاتی ئامادەکردن ڕێککەوتن سەر هاتێکردن و بێ نەلایەنی سیاسیت کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستانی نهاتی ئامادەکردن تایبەتی ئەو مادە ئیدگەریدای خەڵکی کوردستانی ڕێککەوتنە سەر هاتێکردن یەکێک وەکو بەرگریی خەڵکی کوردستانی کردی بهۆندێ مافێتوان زامن بن بابەتێ ڕێکاسۆمۆ یان ڕێکاسۆمۆنە بابەتێکی دیە مشکلامێک نابێتن وی حسابێ کومە حەق نینە دەبێت ئەم بزانن ئەم وەکو کوردستان دەستوری هەندێک حەقت بۆ مافێت دیارکردین پەیڕەوکردنەوەوان موافە ئەرکە جێبەجێ بکەن بۆ دەستبەرداری ببن و بۆ دایمەن ئەس وەسەب بینیم کولایەنی کوردستانی یەمەقەسەرە بەعکسەوە هەموو ڕێککەوتنی هاتی نەکردنێ كوشنا بين حكومة هەرێما کوردستان ديال الحكومة الاتحادي لاين اتحادي جێبەجێ نەکردیە و ئەگەر تو ئاماژەش تش جانتش پێدا بەردەوام شاندی حکومەت هەرێما کوردستانی بەغدا بووە نەکێ بەغدای کوردستانی بووە بۆ هەندێ ئەموان کێشە چارەسەر بکەن هەندێک لایەن نیگەرانن ڕەنگە هەندێک لایەن ئەو عەقلیەتە مایژی حەسنان کوردستان ئەسڵەن هەبێت تعاملی لەگەڵ کوردستانی نەک وەکو کوردستان وەکو پارێزگاش بەوان خۆشینە هەبتن ئیتر ئەگەر ئەس مقیاس ئەو بدەن ئەو چوار تەفکیرێت کەن بابەتێکی دیە نیگەرانیان خەڵکی کوردستانێژی پێویستە نیگەرانەوەن جێ خۆدا بێت جێودیسە جێ خۆدایە بەڵام نابتن ئەس قەزیا خۆیان ئەساسی ji dezin bi hûn dê ku babetê darayî bête çareserkirin me babetê tu ji mewzuê du poşê heft tu ê de ji qedreka mezin xelkî Kurdistanê hatiye kirin pêşir hevdeh sedê bû we biryareka siyasî take şexsî berês Heyder Ebadî ew hevdeh sedê kire dozdeh poşê heft ku ew reqemî hiç etibarek niye dîv beyanatên اكريت وزاره بلاندانا العراق من هرم كردستان 13.5 واتا 4 صديه ما داخل ذكري او رقم باعتبار كنا حتى تعداد السكاني بتكري هنجي رجع درست خلق كردستان ديار بت اگر زيادتر يعني كمترن حسابات ديها بت دیدارێکی تایبەتی شار پرێزدا بەڕێز فازل نەبی بریکاری پێشووتری وەزەری ئیدارای عێراق جەختی لەوە کردەوە کە مەترسی لەسەر موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە و هەر کەسێک کە پێی وابێ ئەو مەترسیە نییە شتێک لە هاوڵاتیەکانی ئەشارێتەوە تۆ وەک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان جیاواز لە هیواخواستن وەک زانیاری وەک هەنگاوەکان وەک بینینی کردارەکان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی ئەڵێ ئەگەر ئەمە کەسێک بنمونە خانەنشینێک لە ماڵەوە ئەم بەرنامەی ببینێت دڵنیا بێ لەوەی کە داهاتووی موچەکەی لەژێر مەترسیدا نیە دنیا نەڕەشە نەسپیش بینی ڕەشی و سپی زۆر ڕەنگی دیێتین خلوکونیوێک وەڵام دەیتەوە سپاس دەکەم جیاواز لە نیگەرانیەکان لە بڕیارەکەی دادگای ناوژیوانی پاریس بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سۆشال میدیا لە میدیاکان لە ژیانی ڕۆژانەیان لە مەجلیسەکان باز لەوەکەن کە
بڕیارەکە بڕیارێکی زۆر باش و بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان دڵخۆشن بە بڕیارەکە. ڕاستە بەشێک لە سەرکردەکانی هەرێمی کوردستان باز لەوەکەن کە ئەم خۆشحاڵیە لە جێگەی خۆی دانیە و حەق نییە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵخۆش بن بەم بڕیارە، بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەشێکیان باز لەوەکەن و ڕەنگە حەقی خۆشیان بێت کە نەوت تا ئێستا نەبووەتە سەرچاوی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بۆیە ئەوان دڵخۆشن. ئەگەر دڵخۆشیش نەبن زۆر نیگەران نین بەوەی کە بڕیارەکە دراوە، لەبەرەوەی بوون و نەبوونی نەوتەکە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ ئەوان هیچ ناگەیەنێت. وەک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد ئەگەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان بدوێنیت ئەو هەستەی هەبێت کە دڵخۆش بێ، ئەگەر دڵخۆشیش نەبێت زۆر پێی ناخۆش نەبێت، چی پێڵیت؟ هەر بۆ شوونەکە هەر هەوڵاتێکی خەڵکی کوردستانی هەب جێ ڕێز هەیە ئەرکێمە ئەوە خزمەتەوەی هەوڵاتی بکەین بۆ بگاتە قەنەعاتێ بەعکسەوە وەزعی کوردستانیش وەزعی عێراقی باشترە. ئەو فەساد ئەو گەندەری ئەو لە عێراقی هەی شکر بۆ خودی کوردستانی نینە. دووەم خۆش ینی ژیانە ڕۆژانە هاوڵاتیەکی عێراقی ینی باشترە ژیانە ڕۆژانەیە هاوڵاتیەکی کوردستانی. تۆ تەسەوور کە تو سەردانە هەندێکی پارێزگا بکە بەغدا نزیکی 8 میلیۆن کەسانە، ینی نەخۆشەش بێژن بەس احتیمالە نزیکی 15-20 دێ سەر زەبانێ چت بێژنێ خاشاک سەبچی باشە. ئەو داهاتی عێراقی کی بەچێت پارێزگایەت عێراقێ بەسرا یەکشان پارێزگایەت کۆ ڕەنگە زۆری داهاتی عێراقی فرۆشتنا نەفتا بێت چێت تەنکە ئاوا بەخوار نێنین مەدرسێ توێ یەت ئاخێنە. ینی خەڵکی کوردستانی ئەگەر ئەو نەفتا کوردستانی دەستی عێراقی دەبێت دێنە وەزعی کوردستانی باشتر بێت، ڕەنگە ئەو نەفتە دەستی کوردستانی دێنە بە وەزع ئەمەدا خراپتر بێت، چونکە حسابێ بۆ هیچ شتێکی ئەوەی دەستمەدایی باشە. تەسەوور کەمژی داهاتووە کەم یەک ڕێز بن یەک دەنگ بن ئەکیجی مەشاکلێت مادێ ئاسانترینە چارەسەرکردن و لایەنە دیە سیاسی دەزێتتر ڕێزێ لەمەگیرن و داهاتووژی دێت خزمەتە خەڵکی کوردستانی دابێت. دەستخۆش. سپاس بەڕێز فارس ئەیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ وەڵامی پرسیارەکانت. بە هیواین هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمێک وێنەکەیان لا ڕوون بوو بێتەوە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لە داهاتوودا بۆ ئاستە بن کە بەڕێزەتی وای بۆ خوازی. سپاس بۆ تۆ. سپاس بووە و سپاس بۆ هەموو خەڵکی کوردستانی. سپاس. بینەرانی بەڕێز تا دیدارێکی تری تایبەت